دیسانەوە کە باسی لێدانێکی تری کیمیایی دەکات شوێنێک کە خۆی ناوی کورێمەیە و لە یەک شوێنیش بە کورسی هات لەبەرەوەی نووسەر شارەزای ناوچەی جوگرافی ڕووداو نیە کە ئەو ناوچەی کە گرنگترین نییە ناوی شارەزایەکانی ئەنفال و دەربازوان و دەربارەی جینۆساید بە تایبەتی بە پوختی و بە پرسیارانە بکرێت کە تا ئێستا بەداخەوە بەو شێوەی نەکراوە. ئامانجی چاپەمەنی متمانە پێکراو بێت بۆ ئەوەی گومان نەچێتە سەر دۆسەی جینۆساید. نووسەرانیش بزانن کە نووسین و بڵاوکردنەوە بەرپرسیارەتی و لە شوێنێکدا بەر لێپرسینەوە دەکەون. خوێندکارانی زانکۆ پەیمانگاکان توێژینەوەکانیان لەسەر بنەمای هەڵەنە نووسن و بەرگی جوان و قەوارەی ئەستور نەکەن بە پێوە. نووسەران و ئامادەکار و پسپۆڕانی ئەم جۆرە کتێبانە نووسەرەکانیان بێنە سەر ئەو بڕایی کە نووسەرەکانیان یا ئەوانەی کە باوەڕێی سپۆنسەریان کردن بە هەڵەیان چوون و هەڵەکانیان چاک بکەن یا بە بێدەنگی درێژە بەم جۆرە کارانە نن. ڕاستپاردەکان خوێندکاران بە وریایی کتێبەکان بخوێننەوە لە هەڵە و کەموکوڕەکان بێدەنگ نەبن بۆ ئەوەی پەرێزێکی خاوێن بۆنەوەی داهاتوو دەسەبەر بکەین یا بەجێ بهێڵن. خوێندنی باڵا و زانکۆ پەیمانگاکان کتێب و چاپەمەنی بخەنە ژێر زەڕەبین و بە ئاسانی وەک سەرچاوەی توێژینەوەکانیان قوبوڵ نەکرێن و نەبن بە سەرچاوەی خوێندکاران هەتا ئەو کاتەی هەڵەکانیان ڕاست دەکەن. ئەو لایەنە کتێبەکانیان چاپ کردووە لێپرسینەوە لەو نووسەرانە بکەن کە کتێبەکانیان بچاپ. ڕۆمانێکی خێرا بۆ هەرسێ ئەم کتێبە یەکەمیان قەرار مەحکەمە ئەنفال بەداخەوە کە کتێبێکی پڕ هەڵەوکەم گۆڕیە تەقدیمە قازی محەممەد عولێبیە کە سەرۆکی دادگای باڵای تەوانەکان بوو و حقوقی بەهزاد عەلی ئادەم ئامادەی کردووە پارێزگای وەک بە هاوکاری بە ڕێبەرتی گشتی کاروباری شەیدان ئەنفالکراوە ئەلیاوە بەهەڵەکرا بە ئەلیادە و لە بری مالومە نووسراوە مالمۆ ئەمە وەکو نمونە یاخود بە عەرەبی نووسراوە کۆمەزەل بەڵام هەردووچیان نووسیانە گۆڵماس. ئەگەر ئێمە لە دینێکی یاساییەوە یعنی ئێمە عنی لە دیوە قانونیەکەوە سەیریکەین ئایا دادوەرێکی بەڕێز قبوڵەکە لەسەر پێناسێکی هەوەیەکی شەخسی مینێک زیاد بێت زەممەیەک زیاد بێت بۆیە لەبەرەوە ئەمە لە بواری نووسینی شاوایەوە بە تایبەت بۆ کتێبەکانی دادگای باڵای تەوان. نووسەری کتێبی دووەم لە پەراوێزی قۆناغەکانی ئەنفالدا لەسەر بنەمای هەڵەکانی کتێبی یەکەم واتە دەقە عەرەبیەکە قەراری محکەمە نووسیوێتی تا ئێستا بەرواری 22-23 شوبات بە بەرواری دەستپێکی ئەنفال ناسراوە بەڵام بە پشتبەستن بە بەڵگەکانی دادگا من ئەم مێژوە ڕاست دەکەمەوە کە کاتە 9/2019 یعنی زۆر ئیسرارەکە لەسەر ئەوە واتە پەلاماری ئەنفال ئەگەڕێنێتەوە بۆ پێش ئەم ڕووداواتە بە بڕای ئەم 9/2 دەستی پێکردووە 23/2 کۆتایی هات لە کاتێکە بەیانی ختامی سڵتان هاشم لە 8/3